وەربگرین دەچینە و لێرە نوچەکانێمان ڕێبوار کاکەیی بەمەڕە ڕێبوار ئەفدەمێتە باش ڕێبوار ئەگەر زانیاریên زێدەتر لەسەر وێ گرفگرتنە هێزên زێرەڤانیên زێرەڤانên زانینگە و پەیمانگەیان ژمارە بدەی بزانبین ئەگەر چییە وێ هەتا کەنگی ئەو گرفگرتنەوان بەردەوام بە. بەڵێ شوان سڵاوتان لێبێتن وەک دیارەکە ئەمڕۆ لە بەیانیەوە بەشێک لەو پێشمەرگانەی کە لەسەر هێزی زێرەڤانین لە زانکۆ و پەیمانگەکان لە شاری هەولێر دیارە دەستیان لە کارەکانی خۆیان بەردەوە و ئێستا لە سەرۆکاتی زانکۆ لێرە کە فەرماندەییان لێرەیە کۆبوونەتەوە و ئەوان داوا دەکەن کە یەک کاریان پێ بکرێت ئەوە نەبێتن هەر ڕۆژە و پێیان بوتێت ئێوە هێزی پاسەوانی دواتری وەرنەوە ناو هێزی زێرەڤانی دیارەوان بۆ خۆیان ئاماژە پێ دەکەن چەند مانگێک کە موچیان وەرنەگرتووە لەسەر ئەرک بوونە دەوامیان کردووە چەندین جار بەو شێوەیە ئاڵوگۆڕیان پێ دەکەن و لەگەڵ ئەوەشدا من دەمێ ئاماژە بۆ بکەم کە ئێستا ئەو زانکۆ و پەیمانگانەی کە لە شاری هەولێر هەیە بەشێک لەو زانکۆ و پەیمانگانە هیچ هێزێکی لێ نییە یاخود هیچ پاسەوانێکی لێ نییە. من دەمەوێت گفتوگۆی زیاتر لەگەڵ کاکهێرش بکەم کاکهێرشم کاتت باش دەمەوێت ئەوە بزانین کە هۆکاری ئەوەی کە ئێستا لێوە لێرە کۆبوونەتەوە چییە ینی داواکاری ئێوە چییە لە فەرماندەی هێزی زێرەڤانی؟ داواکاریمان لە فەرماندە تەنها کاک عەزیز و کاک باجەتە فەرماندە وەکو سەید هەژار ئەمە بە فەرماندەی حسابی ناکەین چونکە سەید هەژاری شتێکی غەدرە وەکو بڵێن ئیهانەکی شەخسیە ئێمەش لە سەید هەژار بەڕاستی ئەو شتەی لە سەید هەژاری فەرماندە ئێستا کاک عەزیز چ فەرمانێکمان پێ بکەمە جێبەجێ دەکەین ئەو تەنها ئێمە ئەوەمان هەیە ڕۆژێک ئەمەیان کردە پاسەوان گوتیان لە ڕەمەزانێ پێش دوو ڕۆژ لۆ جێژنەی هەموو فەرماندەی زێرەڤانی و یەکەی پاسەوانی ڕاتبیان وەرگرت تەنها نەیاندامە گوتیان ئەنگۆ تازە لە زێرەڤانی چوونە یەکەی پاسەوانی باشە بابە ئێمە لە فەرماندەی چوونە یەکەی پاسەوانی ئێستا ئەوڕۆ ئەمە قووەتێکی نیزامینە ئیشەکەی خۆمان زۆر بە ڕێکوپێکی دەکەن 23 ساڵە خزمەتی ئەو نیشتیمانەی دەکەین هەندێکیان تێدا 17 ساڵە من خۆم 21 لە بەرەی کوردستانیوە لە زانکۆی سەلاحەدین دەوام دەکەم تاکو ئێستا ئێمە نازانین ئێمە سەر بە چ جهەتێکین ڕۆژێک سەید هەژار تەلەفۆن دەکا بڕۆنەوە ماڵێ بە چه حەقێک سەید هەژار ئەوەی هەیە ئەو ئیمکانیەتە و ئەو جورئەتەی هەیە بە کۆمەڵێک پێشمەرگەی دڵسۆزی ئەو نیشتیمانە بلێ بڕۆ ماڵێ پێتان وایە شتەکە شەخسیەوە شەخسیە سەید هەژاری شەخسیە ینی لەگەر جەنابی وەزیر قسەی کردیە دەرێ وەڵا ئەوانە تەقە لە یەکتری دەکەن ئێمە ئێستا ڕاستی بێ ئەمە هەندە هەواڵانمان هەندە برادرانی زۆر دڵسۆزمان ئەوانی زەحمەتیان لە گەرەمە دیتیە ئەوانیش خزمەتیان لە گەرەمە کردیە ئێستا سەید هەژار تەلەفۆنی لۆ کردینە وەرن ئەو هاتان لۆ دەکەم وەرن ئەو هاتان لۆ دەکەم وەرن ئەو هاتان لۆ دەکەم تقریبان 140 پێشمەرگەی ئێمە زۆر بە عنی ئەوەی ڕاکێشایتە لای خۆی ئێستا ئێمە وەکو هەتا نزیکی 300 پێشمەرگە ئێمە داست لە کار دەکێشینەوە ئەگەر چارەسەرێکمان بۆ نەکەن ئێمە هیچ فەرمانێکی لە فەرماندەی زێرەڤانی وەکو عەزیز وەیسی وەردەگرین وەکو کاک باجەت وەردەگرین وەکو لیواغازی وەردەگرین هیچ فەرمانێک لە سەید هەژار وەرناگرین چونکە شتێکە بۆ شخصی ئەگەر شخصی نەبی ئێمە قانونیان بابێ ئێستا تازە بەمە دەرێ ئەنگۆ دەکەینە نیزامی ئەگەر ئەمە نیزامی نەبان ئەمە 23 ساڵە چۆن لە هەولێرە ئیدارەمان کردێت چۆن لەگەر خەڵکێکی مسەقەف و ڕۆشنبیر و ڕۆژنامەنووس و لە هەموو جیهەتەکانی کوردستان قسە ئەوەمان کردیە لە هەموو لایەنێکی کوردستان تعاملمان لەگەر کردێت تاکو ئێستا با یەک کەس دەکو لەو کوردستانەی بڵێ ئێمە ئەو غەڵەتە ئەو پێشمەرگانە ئەو غەڵەتیان هەیە ئێستاش ئەمە بە هیچ شێوەیەکی ناڵێن ئێمە پێشمەرگاتی ناکەن ئێمە پێشمەرگاتی لۆ سەید هەژار ناکەن ئێمە پێشمەرگاتی لۆ کوردستان دەکەین ئێمە ئەو ئارمە و ئەو عەلەمە لەسەر سەری خۆمانی دادنێ بەس پێمان غەدرە سەید هەژار غەدرمان لێ بکە ئێستا یعنی بڵێ قووەتە شکەتان لۆ دەینەمیان ئەنگۆ بڕۆنەوە ماڵێ ئەوە نەسەن قسەی سەید هەژاری دەرێ بڕۆنەوە ماڵێ نەسەن قسەی سەید هەژاری بڕۆنەوە ماڵێ نە سەید هەژار و سەتیز وەکو سەید هەژاریش برێ ناچینەوە ماڵێ ئێوە چەند ساڵە یاخود چەند کا دەبێت ئێوە لەو شوێنانە یاخود لە زانکۆ و پەیمانگەکانن و ئێستا وەکەوەی خۆت دەڵێ سەید هەژار پێوتی بڕۆنەوە ماڵێ لەکەیەوە ئێوە لێرەنەوە بۆچی خۆتانی هیچ بەدواداچوونی شتێکتان نەکردو نازان ئێوە سەر بە چ جهاتێکن؟ ئێمە سەر بە فەرماندەی زێرەڤانی بووین ئیشەکانی خۆمان زۆر بە ڕێکوپێکی دەکرد سەید هەژار هاتە ناو مەوزوعەکە ئەمەی ناردە یەکەی پاسەوانی هەر لە یەکەی پاسەوانیش هیچ گلەیەکمان نەکردە هەندە برادران لە هەواڵانی خۆمان لە دڵسۆزانی خۆمان ئەوانە ئێمە ئەوان پێکەوە لە یەک سەنگەردا بووینە خەباتی ئەو نیشتیمانەمان کردە سەید هەژار ئەوانی باوکو برێن بە قسەی خۆش و ئەوانە ڕای چێشا لای خۆی
ڕایکیشە لای خۆی ئێستا دەرێ وڵا ئەمن بە کەیفی خۆم تەشکیلەکتان لۆ دەکەم ئێمەش بە هیچ شێوەیەک لە سید هەژار قبول ناکەین لە سید هەژار قبول ناکەین داواتان کردووە بێت ئێرە ببینێ وەزعی ئێوە نایە داوامان کردیە قسەمان لەگەری کردیان نایە بەڵێ شوان ئەگە لەگەڵمی دەمەوێت یەکێکتی لەو پێشمەرگانە بدوێنین کە باش ڕێبوار دەمەوێت جەنابی سەرۆک بارزانانی یەک لە پەیامەکانی ئەوەیە دەرێ من شانازی دەکەم پاسەوانی زانکۆ پەیمانگەکەم ئەگەر ئەمە لەبەر ئەو خزمەتە ئەوەی شانازی پێوە دەکەن ئەمە پاسەوانی زانکۆینە شانازی پێوە دەکەن ئەمە پاسەوانی زانکۆینە بە هیچ شێوەیەکیش فەرمانی سید هەژار جێبەجێ ناکەن بەڵێ شوان دەتویست پرسیارێک بکەیت پرسیاریان لێ بکەیت ئاخۆ ئەم پێشمەرگانە ینی هیچ بەدواداچوونێکیان بۆ کێشەکەی خۆیان لە وەزارەتی ناوخۆ لە پەرلەمان کردووە یەکسەر یاخۆت یەکسەر دەستیان بە مانگرتن کردووە ینی ئەمەیان بە وەزارەتی ناوخۆ گەیاندووە کە فەرماندەی کێزەکانی زێرەوانی کێشەیان بۆ دروست دەکاتن وەکو خۆیان باسی دەکەن بەڵێ ئێوە هیچ بەدواداچوتان کردووە لە پەرلەمان یاخود لە ناو وەزارەتی ناوخۆ بۆی کە فەرماندەیەکی زێرەوانی کێشەتان بۆ دروست دەکات کێشەی مە کێشە فەرماندە لیوا عەزیز وەیسی لیوا غازی لیوا بەهجەت لیوا سالار ئەوانە لیوا ئەحمەد کۆی هەموو ئێمە بەسەر سەری خۆمانی دادەنین فەرمانەکانی یەکەیەک بەجێبەجێ دەکەین ئەوان ئاگادارن ئێستا ئێوە کێشەتان ئاگادارن بەڵام سید هەژار لەگەر هەندێک خەڵکێکی دیکە کۆمەڵە خەڵکێکی دیکە ئاژاوە لۆمە دروست دەکە وەکو ئاژاوە ئەوە هیچ شتێکی قانونی و ڕسمی ئەوە نییە چونکە لە هیچ دام و دەستگایەکی حکومەت نییە شخصێک بتوانی بەم کۆمەڵێک پێشمەرگە و کۆمەڵێک فەرمانبەر برێ بڕۆ ماڵی سید هەژاریش وەکوکو ئەمە کۆیلەی وینە ئەمە کۆیلەی سید هەژار نینە لیواشە لیوا سید هەژار جێگری فەرماندەی زێرەوانی ئێمە کۆیلەی سید هەژار نینە بە هیچ شێوەیەکیش کۆیلایەتی لە بۆ سید هەژار قبول ناکەین دەمەوێت یەکێک لێوە ئەگەر قسە بکایەوە لەکوێ دەوام دەکەن چەند ساڵە سال 23 سال 17 سال 18 سال هیچی بە من مەسئولم لە قسەکەی خۆم هیچ کەسێک لە ئەوەم پاسەوانەکانی زانکۆ لە 10 سال خزمەتی کەمتر بی پلەتان بۆ ناگەڕێت هیچ شتێکمان نییە هیچ شتێکمان لە هیچ امتیازاتی کشمان نییە باش ڕێبوار ئەگەر بپرسیت شوێنێک وەرگرتووە ڕێبوار دانانی هیچ شتێکیان نەخەتیان دایتەمە نەعریفن هەمووی پیمیمە پێشمەرگەی پیادەیە ئەوە 16 سارەی وایە هەژدەی لە فەرمان تێدا 23 سال خزمەتی هەیە هەرێ وەڵڵا ئەوە دواموچەکەی وەرتان کرد دواموچە تقریبا مانجی پێنج ماوەگرت 6 مانگ تا ئێستا وەرنەگرت ئەگەر بپرسیت دواموچەیان لەسەر کێزەکانی زێرەوانی وەرگرتووە یاخود لەسەر پاسەوان یەکەی پاسەوان هێزێک بوو ینی هێزی بەڵێ هێزی زێرەوانی لەسەر هێز زێرەوان وەرتان کرد یاخود لەسەر سەیەکەی پاسەوانی وەرمانگرت ئەو موچە ئێستا بەس پێشترە زێرەوانی دەیدانی ئێستا کەش لەسەر ئەوەتان نووسراوە زێرەوانی لەسەر خۆڵتان زێرەوانیە ڕاستە ئەمە سەر بە زێرەوانی وینە بەس یەکەی پاسەوانی بووینەمە بیدایەتی ئەمایان کردە زێرەوانی ئێستا ئەمایان کردیتەوە یەکەی پاسەوانی دووبارە ئێوە دەتانویست قسە بکەن ئەگەر بکرێت بێنێرە بەرام داوە سەرۆکاتی هەرێما کوردستانێتیان زووترین وەخت چارەسەریەکی بوومەوە بینین دەستی سید هەژارێکی دە هەر ڕۆژی ئاخوونەکی بکات ئەم داوە سەرۆکی خۆتیان کو بوومە عیلۆژێکی بکات ما باس حەقی خۆتن مە حەقی کەسی دینەوی و سپۆس بەڵێ شوان دیارە ئەوەی کە بینیتان نیگەرانی بەشێک لەو پۆلیسیانە یاخود لەو پێشمەرگانەی کە لە پەیمانگا و زانکۆکانی شاری هەولێر بوون دیارە لەسەر کارەکانی خۆیان ئێستا هاتوونەتە شوێنی فەرماندەی خۆیان داوا دەکەن کە چارەسەریان بۆ بکرێت یاخود ئەو کێشەیان بۆ چارەسەر بکرێت وەک خۆیان ئاماژەی پێ دەکەن ئەوان دەڵێن کە یەکێک لە فەرماندەکان لە ناو هێزی زێرەوانی کێشەیان بۆ دروست دەکات و هەر ڕۆژە و دەڵێ ئێوە سەر بە فلانە هێزن و لە هەمان کاتیشدا دیارە لە ئەوی ئێستاکە خۆیان وتیان بەو ژمارەیان وتووە کە ئەوەی ئێمە بینیمان نزیکەی 300 پێشمەرگە دەبوون بەوانیان وتووە کە بڕۆنەوە ماڵێ واتە لەسەر کارەکانتان دوور خرانەوە یاخود دەرکراون ئەوانیش داوای ئەوە دەکەن کە ئەو کێشیان بۆ چارەسەر بکرێت و شتەکان بە شخصینەکەی بە لە نێوان شەخصدا ئەو کێشانیان بۆ بەڵێ ڕێبوار کاکەی نوچەکانی NRT لە هەولێرێ بمەڕابوو گەلەک سپاس بۆ